دووبارە سوپاس بۆ مادیبوونت ئەمڕۆ ئەرکە کێشا و مادووبی لەگەڵمان خۆشحاڵ بووین ئەمڕۆ لەگەڵمانی و گفتوگۆی لێرە گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر سەنجی کتێبەکانت و ببوورە لێرە جێنە بۆ ئەمیدارێنە دێکمان لە دوادانە بەڵام پێمان خۆشە باز لە بواری خوێندنەوە و نووسینی بەڕێستان و ئەزمونتان لەگەڵ خوێندنەوە و نووسین بکەین جگەلەوە حاجی قادری کۆی دەڵێت یەکێک لە بەدبەختیەکانی کورد ئەوەیە کە نووسین و تۆماری تایبەت بە خۆیان نییە واتە مێژوویەکی فراوانی نووسینیان نییە بە خۆیان تۆ لەو بوارەوە چیمان پێ دەڵێیت؟ بسم الله الرحمن الرحیم دووبارە سوپاس بۆ جەنابتان من وەکو کەسێک بە ئەزمونێکی کەمی خۆمەوە کە هەم خوێندومەتەوە و کەمێکیشم نووسی بێ و لە بوارەکەی خۆشمدا وەکو مامۆستایەکی ئاینی کە پیشەم وتارخوێنی مزگەوتە کە وتارخوێنیش کۆڵەکە ئەساسیەکەی بریتە لە خوێندنەوە کە ئەو گوێگرە بە ڕێزانەی لە بەرخاتی پەروەردگار دێن بۆ بەجێهێنانی فەرزی جومعە لە مزگەوتادا دەنیشن هەر ئەوە نییە کاتێک بەسەر بەرن و دوور کات نوێژ بکەن و بڕۆنەوە دوورکە دوو خوتبەکە لە جیاتی دوور کات نوێژی فەرزەکەواتە دەبێت زۆر گرنگی پێ بدرێ بۆ دین و ژینی خەڵک ئەوەی کە من تێب گەیشتبم لە دین و لە ژین ئەوەیە کە مامۆستای ئاینی پێش هەموو شتێک پێویستە شارەزایی باشی هەبێت لە قورئانی پیرۆز بەڕاستی خوا گە بڵیت قورئان تەنها کتێبێکە کە کیفایەت بێ بۆ هەموو بوارەکانی ژیان بەسە و لە قورئانی پیرۆز وەکو موسحەف دواتر تەفسیرەکانی قورئان مامۆستای ئاینی زۆر گرنگە بەردەوام بە دووی سەرچاوەکانی تەفسیر هەم کۆن هەم نوێدا بگەڕێ هەر تەفسیرێک کە دەخوێنیتەوە کە ئەوەش بەخشش و بەرەکەتی قورئان دەردەخا کە تەفسیری قورئان کۆتایی پێ نەهاتووە واتە هەر سەردەمێک کە دێ زانایەک دەست دەکات بە توێژینەوەی قورئان لە بوارێکا سەرکەوتوو بۆ تێیدا کەسێککە لە بوارێکی تردا مامۆستای ئاینی بە پلەی یەکەم زۆر زەرورە خۆی شارەزا بکە لە تەفسیری قورئاندا دومیان لە فەرمودە زێڕینەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە وەکو مانا و شیکەرەوەی ئاەتەکانی قورئانوان و ڕێنماییەکانمان بۆ بەختەوەری دنیا و قیامەت دەدەنێ دوای قورئان و فەرمودە ئەوەی کە جەنابەت فەرمودە حاجی کاتی خۆی فەرموویەتی بەدبەختیەکانی میلەتی ئێمە ئەوەیە گرنگیمان بە زمانی خۆمان نەداوە زۆر ڕاستە ئەوەتە ئێستا ئێمە دەبێت زۆربەی کات نووسەرەکانمان لاوەکانمان خەریکی وەرجێڕانی کتێبەکانی زاناکانی خۆمان بن لە ڕوویەکەوە کارێکی باشیان کردووە کە میلەتی کورد ئەم زانانەی هەن لە عەرەب باشتر دەتوانن بنووسن لە فارس باشتر دەتوانن بنووسن لە تورک دەتوانن باشتر بنووسن بە زمانی ئەوان نووسیویانە لەبەر خاتی ئیسلامەکە بەڵام ئەی میلەتەکەی خۆمان میلەتی خۆشمان زۆر پێویستی بە بابەتەکەی خۆمانە بە زمانی خۆمان کەواتە مامۆستای ئاینی لە دوای قورئان فەرموودا پێویستی بەوەیە زانستەکانی سەردەم بێنە بیان خاتە خزمەتی قورئان و سونەتەکەوە بۆ نمونە هەر نمونەیەکی یاسای عەرزی بەڕێستان کەم دوو کتێب هەیە آیات الله في الآفاق آيات الله في الإنسان زانای پابرز دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی نووسیوێتی ئەمە هەر تەفسیری قورئانە بەڵام هاتووە چی کردووە هاتووە لەسەر ڕۆژ قسەی کردووە لەسەر خۆر قورئان باسی خۆری کردووە ئەو هاتووە لە ڕووی زانستیەوە خۆر چۆنە مانگ چۆنە زەوی چۆنە سوڕانەوەی زەوی بە دەوری خۆی خۆردا چۆنە پاشان هاتوۆتە سەر باڵندەکان هاتوۆتە سەر ماسیەکان هاتوۆتە سەر ڕوەکەکان هەموو لە قورئان ئاماژەی پێکراوە بە کورتی ئەم لە ڕووە زانستە سەردەمێکەوە باسی کردووە هاتوۆتە سەر لاشەی مرۆڤ وەکو پزیشکێک هەل لە چاوەوە لە گوێ مرۆڤەوە لە خوێنی مرۆڤەوە لە نینۆکی مرۆڤەوە لە دەستەکانی مرۆڤەوە لە جونگەکانتەوە هەمووی لە قورئان فەرموودە دەرێناوە هیچ کەسێک نییە تەنانەت کەسێک کە بڕوای بە ئاین نییە بڵێ ئەمە ناسەلمێنم چونکە ئەمە بابەتێکی زانستیە هەموو کەس پێویستی پێیەتی وە سەلمێنراوە لای هەموو کەس چەند جوانە چەند شیرینە مامۆستای ئاینی ئەم بابەتانە بخوێنێتەوە زۆری ئاگای لێبێ مامۆستا شتێکم بوو دروست ببوورە داتە بڕم لە قسەکانت ئێستا زۆری وەرجێڕەکانمان کە باسی وەرجێڕانت کرد زۆری لە ئەو گەنجانەی کە خوێنەری جددینە ئێستا دەخوێننەوە ڕیان لە بواری وەرجێڕانەکە نییە لایانی شێواندنی پیت و وشە زۆر جار وشەی نەشیاوی تێرەکەوێت یا خود وشەی کوردی بەلا ڕێدا دەبرێت لەو بوارانەوە لە بواری وەرجێڕانەوە تۆ چەند ڕازی لە بواری وەرجێڕانی ئەو کتێبانەی کە خوێندوتەوە تاکو ئێستا وەرجێڕی بەتوانامان زۆرە وەرجێڕیشمان هەیە تەنها ویستوێتی ناوی بچێتە ناوناوان هەرچەند داوای لێبوردن لەوانە دەکەم هەر کەسێک قەڵەمی بەدەستەوە گرت بێ لاپەڕەیەکی نووسی بێ کارەکەی لای من هەر بە نرخە چونکە زەمانێک
بەشێک لە ژیانی خۆی پێشکەش بە زانست کردووە بەڵام ئێمە دوو جۆر وەرجێڕانمان هەیە ئەگەر بوو شعرەکە تەرجمە وەرگری هەندێکیان وەری جێڕاوە سارە چۆن وەردەگەڕێ دوایە ڕاستیشی گەیەوە تازە لێدراوە ینی بەڕاستی وەری جێڕاوە و سارێ ئۆتۆمبیلێک وایە کە لە جادە لایداوە وا وەرگەڕاوە پەشی خستووە کەسێکیشمان هەیە وەرجێڕانەکەی بە کوردیکردنە هاتووە نەهاتۆ پیتی بە پیت بیکا بە کوردی هاتووە لاپەڕەیەکی هێناوە هەزمی کردو و وەری جێڕاوەتە سەر کوردی یعنی بە کوردی کردووە ئێستا ئێمە وەرگێڕی وەک مامۆستا عەبدوڵڵای حەسەن زادەمان هەیە مامۆستا عەبدوڵڵای حەسەن زادە ڕۆمانی حەمەدۆک بخوێنەوە پیاوێکی جوانە خوێنمەتەوە مامۆستا ئەگەر بێت و ئەو پیاوە لەبەر ئینسافی مێژوونە بێ وەکتە حەمەدۆک خۆم نووسیومە وەرگێڕان نییە چێ بڕوای دەکرد وانە کاک حەسەنی دانیشفەر لەم ڕۆژانەدا کتێبێکی پێشکەشکردم داغستانی منی ڕەسوول حەمزە تۆفی وەرگێڕاوە مامۆستا عەبدوڵڵای حەسەن زادە شایدی بۆ داوە دەیوەرە ئەو جێ وەرگێڕانە بخوێنەوە هەز دەکەی ئەمە وەرگێڕاوە هەز دەکەی ئەمە بە کوردی نووسراوە ئاوامان هەیە مامۆستا ئازاد عەباس هەیە ئێستا کتێبەکانی دکتۆر حەسان شەمسی پاشا ئەوانە دەکا بە کوردی کتێبەکانی ئەتەم شەرقاوی دەکا بە کوردی ئەو وەرگێڕانە بخوێنەوە لەگەڵ ئەسڵەکەدا هەز دەکەی ئەمە بە کوردی خۆی نووسیوێتی وەری نەجێڕاوە قەڵبی نەکردوێتەوە بە کورداندنی کردووە ئەنجا ئەوەی جەناب دەڵێ خۆ پاراستنی زمانەکەمان وەکو دکتۆر عەبدوڵڵا پاشێوە زۆر جا باسی ئەوە دەکا ئەو زمانە ئەمانەتە لە ئەستۆی ئێمەدا ئێمە جاران لە دەست تعریب وێران بووین ئێستا خەریکە تەغریبی دەکەین کەسێک بە حسابی خۆی ڕۆشنبیر نیشاندا وشە ئینگلیزیەکان وشەی فەڕەنسی وشەی تورکی وشەیەکی فارسی بێنێتە ناو وەرگێڕانەکانیەوە ناو نووسینەکانیەوە بۆ ئاست دەربڕینی ڕۆشنبیربوونی خۆی کەەوە هەڵەیەکی گەورەیە تۆ لە کوردیدا دەنووسی دەبێت بگەڕێتەوە سەر ڕەسەنایەتی کوردەکەی خۆمان پێت چۆنە مامۆستایانی ئاینی خوێندنەوەیان لە سەر فەرمودەکانی پێغەمبەر و قورئانی پیرۆز بێت تەفسیرکردنی یاخود بابەتی گشتگیریش بخوێننەوە بەڵێ دوای قورئان و فەرمودە کە کۆڵەکە بنەڕاتیەکانی مامۆستای ئاینین چکە تۆ هەموو زانستی دنیات پێ بێگەل لە قورئان و فەرمودەکەدا بڕای ناسی قاڵبی ئاینی ئیسلامیەوە قسە بکەی کەواتە بنچینەکە کۆڵەکە پتەوەکان بریتە لە قورئان و تەفسیرەکان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای ئەوە زۆر جوانە بە پێی زانستی سەردەمەوە ئاماژەم بۆ دوکتێبی دکتۆر نابلوسی کرد هەڵسەنگاندن بکەی بۆ ئاەت و فەرمودەکان من کاتی خۆی هەر بۆ بیرهێنانەوەی جەنات و بینەران هاتم ئاەتێکی قورئان کە خوا گەورە دەفەرمێ هذا خلق الله ئەمە دروستکراوی خوایە هاتم لەسەر ئەوە گەڕام لە پێشانگەی نێودەوڵەتی کتێب داوای 2 ساڵ لە هەولێر و لەم کتێبخانەکانی ناوشاری هەولێر لە سلێمانی لە دەرەوەی وڵات دەمنات چی مەوسوعەوی گەورە هەیە سەر کتێبخانەکەمدا لە سلێمانی هەیە چەندین مەوسوعەم هەیە لەسەر ژیانی باڵندەکان و ئاژەڵەکان جملێ بۆ وتارە ئەوەی کە لەگەڵ گوێگرا بگونجە بە زمانێکی سادا 30 وتارم دەرکرد ئەمە دروستکراوی خوایە ڕێگەمە تەفسیرێک ئاەتی قورئانە هذا خلق الله فەرمێ دەی من بۆ هەر ئەمە دروستکراوی خوایە ئەم چۆلەکەی دەی باباسی چۆلەکەت بۆ بکەم باسی کۆتت بۆ بکەم باسی بۆقت بۆ بکەم باسی مێشولت بۆ بکەم کە خوا لە قورئان ناوی هێناوە بەڵام لەکوێ لەسەر چاوە مەوسوقە زانستیەکانەوە کە ئەو کەسە دکتۆرای هەیە لە توێژینەوە زانستیەکاندا هاتووە 10 ساڵ لەسەر فیل کۆڵیوێتیەوە فیل ژیانی چۆنە بولبولێک ژیانی هاوسەری چۆنە ئەمەمان باس کرد خۆشترین زنجیرە باز دەرچوو خەڵکی زۆر ڕێیان لێ ولاوانێت دەیان جا لە کەناڵەکانەوە دووبارە کرابێتەوە کەواتە مامۆستای ئاینی بینەوە سەرەوە لە ڕوانگە زانستیەکانی سەردەمەوە سوود وەرگرێ بۆ تەفسیری قورئانەکە دواتر ئەوە مامۆستای ئاینی دیوانی شاعران خوێنێتەوە قەیچێکە بۆ هەر دیوانی شاعیرێکی عەرەبی 1000 ساڵ لەمەوە بەربێت کەشتی جوانی تێدایە هیچ نووسینێک بێ نرخ نییە بەڵام ئێمە وەکو کورد شتی زۆر بە نرخمان هەیە بۆچی وەکو حاجی فەرمووی ئێمە شتەکانی خۆمان وەلانین و پشتیان تێکەین خەریکی شتی خەڵکی تر بین ئێمە شاعیرێکی وەکو مەحویمان هەیە بۆچی شعرەکانی لە وتاری جومعەدا نەخوێندرێتەوە بۆ مامۆستا هەبێت تا ئێستا شعرەکانی مەحوی نەخوێن بێتەوە نالیمان هەیە بەڵێ مامۆستاغەری هەر لەوان تێپەڕەوەرە سەردەمەکان یەکی وەکو مامۆستاغەری پێنجوینیمان هەیە چەند پەخشانە شعری نایابی هەیە کەسانێکی وەکو خدر کۆساریمان هەیە بە ڕەحمەت بێ ئەو شعرە ناسک و بەهێزانەی لەو تەمەنە کەمەدا کەسێکی وەکو مامۆستا شەریف وەرزێرمان هەیە بگەڕەوە ئەو لایەنانەی کە بە حساب ئیسلامی نانووسیوە کەسێکی وەکو دکتۆر عەبدوڵڵا پەشێومان هەیە من چەندین جار بڵم خەریکە دیوانەکەی تەواو دەکەم لە وتاری جومعەکانمدا ئەوەندەم شعرەکانی خوێندوونە خەڵک لەبەری کردوون لەتیف هەڵمەتمان هەیە یەکی وەکو لەتیف هەڵمەت ئەو شعرانەی چەند سەنگینن چەند بەهێزن
من وتارێکم لەسەر گوری خوێندەوە بەقەدەر قورسایی وتارەکە شعرەکەی لەتیف هەڵمەت بەهێز بوو لە وتارەکەدا کە باسی گورێک دەکا گورگەکانی سەردەم دەکا چ خراپیەکی تێدا نە خراپی تێدا نبینم ئەو پەڕی جوانی تێدابینم شاعیرێکی وەکو لەتیف هەڵمەت ئەو شعرە جوانانەی وەرگری ئێمە شاعیرێکی وەکو شێرکۆبێ کەسمان هەیە تربیر و باوەڕی چۆن بووە چۆتەوە قیامەتی خۆی و خاڕەحم بە قیامەتی هەموو دایەکمان و دین و ئیمانمان بکە ئەو پەیوەندی بە منەوە نیەوە حیسابی هەر کەسێک لای پەروەردگاری خۆمانە و دیسان دوعای خێر بۆ خۆم و بۆ هەموو بەندەکانی خوای پەروەردگار دەکەم بەڵام کاتێش سەیری ئەو وشە سازیە دەکەی ئەو وشانەی چۆن دەرێناوە چۆن ڕیزیان دەکات لە چەند شوێنە پێویستیت پێێتی قەیچێک ئاگەتۆ ئەو بابەتە بخوێنیتەوە ئەو شیعرانە سوودیان لێوەرگری لەسەر شێر کۆبێکەس بیرەوەریەکەم هاتەوەیە بەڵزانم بۆ جەنافتم باس کرد جارێک بەڵێ لە جارێک سوپاسی تۆی کرد بوو بەڕێستی کرد نازانم بزانم شێر کۆبێکەس لە شعرێکی زۆر بەهێزیدا لەسەر کەرکووک و مادەی 140 و ئەوانە ڕاپرسی لەسەر کەرکووک شعرێکی زۆر بەهێزی هەیە من لە وتارێکی جمعەدا کاتی خۆی لە پیرەمەگرون خوێنمەوە کە خوێنمەوە باسی ئەوە دەکات چەند ناشرینە ئینسان داوای ڕاپرسی بکە لە خەڵک بڵێ ئەرێ فڵان کەس دایکمە ئەرە خەڵکینە ئەو ئافرەتەی کە من لێی لە دایک بووم شیری داوامێ پەروەردەی کردوم پێی گەیاندوم پێویستیم بە دەنگدانی خەڵکێکە لەم شارەدا بێت دەنگم پێ بدە ئەبێ فڵان کەسی خاتون دایکی من بێ زۆر ناشرینە ئینسان گومانی لە دایکی خۆی هەبێ لە شعرەکەی شعرەکەی زۆر ڕاست و ڕەوان و بەهێزە ئەڵێ لەوە ناشرینتر ئەوەیە ئینسان ڕاپرسی لەسەر خاکی خۆی بکات لە کەرکووک کا پێویستی بە مادەی 140 ڕاپرسی بێ بۆی بی سەرمێنی کەرکووک خاکێکی کوردستانیە یان خاکی خەڵکی تریشە ئەڵە زۆر ناشرینە من ئەو شعرم خوێندەوە ئەڵە جاروە قسە دەگاتەوە خۆی گوێی لەوە لە ڕەتوێیەکە لەناو سیارەکەیدا دۆستێک بۆی جێڕاوەتەوە وتبووی نەمردم بۆ یەک جار شێر کۆبێکەس مامۆستایەکی ینی دانی خێری پێدا ئەمە یەکەم جارمە لە ژیانە ببیستمەوە مامۆستایەکی ینی دانی خێر بە شێر کۆبێکەسا بنێ لەسەرەوە کاتی لە دەستگای چاپ و پەخشی سەردەم بوو کتێبی ڕۆمانی حەمەدۆک بەرگی پێنجەمی بۆ ناردم کەوەیە مامۆستا عەبدوڵای حەسەنزادە نەیکردووە بە کوردی هێشتا تەجرید نەکرابوو ئێستا لە کتێبخانەکەمان هێشتا تەجرید نەکرابوو هەر مادە خاوەکە بوو بەرگەکەی پێوە نەکرابوو بۆ یەکەم کەسێک لە کوردستانە بەردەستی من کەوت لە پاداشتی ئەوەدا کە بۆ یەک جارێک کەسێ وتێتی ئەم قسانە جوانن دقیقەکەشتی جوان ئەبێ بڵێ جوانە هەموو ئەم شاعیرانەی خۆمان دەتوانی سوودیان لێوەرگیت مامۆستایانی ئاینی جگە لە خوێندنەوەی کتێب ئایا ڕۆژنامە و گۆڤارەکانە خوێندنەوە ئەگە بی خوێندنەوە کارێکی زۆر باش دەکەن ئەگەر نەیان خوێندبێتەوە بەشێکی گەوریان لە زانست لە دەستی خۆیان داوە بەخۆشمەوە گۆڤار و ڕۆژنامەکان بەدڵنیاییەوە سوودێکی زۆریان دەبێت یەکێ لەوانە بۆ منە گۆڤاری بڕیار بڕوا بکە ناونیشانی بابەتێکم خوێندێتەوە کە نووسەرێک لەو گۆڤارەدا خوێندی بۆتە زنجیرە باسێک بۆ من تەنها دووسێ دیاڕیم وەرگرتووە بەڵام ئەوە بۆتە بیرۆکەیەکی داوەتە من کە لەسەر ئەم بابەتە بدوێ جارێک لە بیرمە بابەتێکم خوێندەوە لە ژاندا ژیان هەیە من بەزەوە دێڕێک بوو لە گۆڤارەکەدا خوێنمەوە حەود وتارم لەسەردا گەڕام لەسەر ئەوە لە قورئان لە فەرموودا لە شعری شاعران لە چیرۆک و بەسەرهاتی ئەملاولا حەود وتارم لەسەر ئەوەدا لە ژاندا ژیان هەیە ئەو بیرۆکەم لەوە وەرگرت چەندین جار گۆڤار و ڕۆژنامە هەیە بە بەلاش تەوزیع دەکرێت هەر خەڵک ناخوێنێتەوە بڕوا کە بردوومەتە ماڵەوە زۆر بەوردی لەلا بەرگەوە بۆ بەری خوێن لەلا پەڕی ئەم سەر بە ئەو سەرخوێنمە کە خەڵک بە بەلاش هەر فڕێی داوە ناخوێنێتەوە من بیرۆکەی زۆر جوانم لێ وەرگرتووە ئەوزام ڕۆژنامەی هەولێریشت بۆ دێ مامۆستایان ڕۆژنامەی هەولێریش بە دەرزەن بۆم دادەنێن بەڵام زۆری استفادەم لێ کردووە کاتێک خەڵکی ڕمە هەر فڕێدا لە بەلاشەکەیە بەڵام سەری باشتیە بابەتی باش چاکی تێدا زۆری استفادەم لێ کردووە و بۆ وتاریش بەکارم هێناوە جارێکە مامۆستا شتێکت بۆ باس بکەم لە سلێمانی بووم لە لای سەراوە دۆستێکم هەیە و بە شەرمێکە وتی مامۆستا ئەم هینە ژوەرگرە بیبە ئەگە ئیسفادەکەنە فڕێدا سەیرم کرد نووسرا بوو ئیلە الئەمام ڕۆژنامەی ئیلە الئەمام کە حیزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق بە عەرەبی لە بەغا دەری دەکات ئەو ڕۆژنامە ئیلە الئەمام کە حیزبی کۆمۆنیستی 180 لە پێچەوانەی ئایدیا و فکر و بۆچوون و ئاینی منە منیش وتمنانە هەر زۆر سوپاست دەکەم چی خراپەیەکی تێدایە خۆ نامخۆ ئەی بەمەوە ماڵۆ من ئەوی دەخوێنمەوە خۆ من ناخوە خۆ ناکە بە کۆمۆنیست بەڵام من سوودێک لە وەردەگرم بردمەوانە سیرەکەم بابەتێکی ئەوەندە جوانی تێدا لە ناو کتێبەکانیشم ئاماژەم پێکردووە لە وتاریشان ناویشم هێنا ژمارە و لاپەڕەکە و نووسەرەکەیشم خوێندەوە بابەتێکی مامۆستا جەمال زۆر سەرنجڕاکشەیەکی تێدا بوو لەسەر زیانەکانی تەماشاکردنی
تەسیراوی نێوان کوڕ و کچێک نێوان ژن و پیاوێک کە بە چاوێکی خیانە سەیری یەکتر دەکەن تەماشاکردنی ئەو سایتانەی کە لەگەڵ ڕێزم و بینەوەران کە بینەران کە شەرع نەهی لێکردوون بابەتە نەشیاوەکان بە ئەخلاق و کەسایەتی مرۆڤ لە ڕووی زانستیەوە چ تەسیرێکی خراپی لەسەر خانەکانی مێشەکەی لەسەر کاڵبوونەوەی مێشەکەی لەسەر زاکیرە هەیە من لە وتاری جمعەدا نمونەم بەو هێنایەوە فەرمو خەڵکینە ئەمە نە ئاەتی قورئانە نە فەرمودەکانی پێ سەلەم کەم بۆتان باس بکەم ئەمە نە قسەی زانایەک و مفەسیرێکی قورئان و مامۆستایەکی ئاینی ئەمە قسەی کەسێکە ئەسڵا خۆی بە مولحید دەزانێت هەر کەسێک کە دەڵێ خوا وجودی نیە نەعوذ بالله بڕوای بە هیچ ئاینێک نیە حیزبی کۆمۆنیستی کرێکاریە کەچی سەیری کە ئەو بابەتە من قسەکانی ئەوتان بۆ نەقڵ دەکەم کەواتە من دەتوانم ئەوە باشترین شاهیدێک کە دەیبا کەسێکی مولحید بڵێ ئەو قسەیان ڕاستیە کەواتە ئاینەکەی من هەمووی لە زانستەوە سەرچاوی ئەوی پێ دەڵێم شاهیدەکەش لە کەسێکەوە دێنم کە بڕۆی بە ئاینەکەشم نیێت چۆن دام بە ڕاستیەکان دادەنێ کاتێک کە ملکەچی زانست دەبێت منەوەم لەوێ وەرگرت کەواتە لە گۆڤار و ڕۆژنامەکانەوە دەتوانانی زۆر سوود وەرگین خاڵی شتێک کە بچینە سەری عەرز دەکەم وەکو دوا خاڵ ئەگەر مەجال هەبێت خاڵی کۆتایی مامۆستای ئاینی زۆر زەرورە کتێبی غیری ئیسلامی بخوێنێتەوە ئەمە شەرە و پرسیارەکەم بۆ بوو مامۆستاوتم گشتگیریەکە ئەوە بوو کە کتێبی ڕۆمان ئایا چیرۆک ئایا ئەو کەسانێک کە وەکو لایانی ئیلحادوانش دەنووسن ئەو کتێبانەی کەوا مسلمانانی ملتەزیم نیان نووسیون واتە ئیسلامیانە بیر ناکەنەوە کەسانێک نووسیویانن ڕێک قەڵەمەکانیان کردو بە دژایەتی ئیسلام من وەکو خودی خۆم ئەوانشم لە کتێبخانەکەمدا بەشێکی گەورەم هەیە ئەوانە جار هەیەە ڕۆمان نووسێکە ئایدیاکە و فکرەکەی لەگەڵ ئیسلامدا نابن جیازە بە پێچەوانەوە دەیەوێت تۆ لەوەش دابڕێ چیرۆکە بیرەوەری سەرکردەکان چەند زۆرە مامۆستای ئێمە ئەم بیرەوەری مەسئول و سەرکردانی کوردستان کە باسی شۆڕش و خەبات و بیرەوەریەکانی خۆیان دەکەن دوای لاپەڕیان بخوێنێتەوە من لەوەدا چیم بۆ دەردەکەوێت بڕوان پێ بکە هەموو جار کەشتی ئەو بێدینانە دەخوێنەوە ئەمجا زیاتر ئیسلامی خۆم خۆشتر دەوێت ئەمجا زیاتر شانازی بە موسڵمانبوونی خۆمەوە دەکەم ئەمجا زیاتر قورئانەکە دێنم و دەیکەمە سەر و سنگ و ماچی دەکەمەوە خوایە گیان لێت بە زیاد بێ کە من ئەم بیر و باوەڕە جوانم دۆزیەوە لە ڕێی پەیامی خواوە لە ڕێی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر خۆسەلەم کەواتە خوێندنەوەی ئەو کتێبە بێدینیانە نەک تەسیری لەسەر بیر و باوەڕم نەکردووە بە پێچەوانەوە هاندەر بوو نوێکەرەوە و تیشکەرەوە و خۆنوێکردنەوە بوو کە زیاتر بیر و باوەڕی خۆم خۆش بوێ و پاشان زۆرجار کە بیرەوەری سەرکردەکان بەس پرسەکان فەرمانەکانم خوێندێتەوە هاتوون بە خۆمدا چوومەوە کابراایەک ئەمەی بۆ خوا نەکردووە بۆ قیامەتیشی نەکردووە بە حسابی خۆی بۆ شۆڕشێکی کردووە بۆ بیر و باوەڕێکی کردووە بۆ نەتەوەکەی کردووە ئەی خۆیان من هیچم نەکردووە ئەبێ بە خۆمدا بچمەوە ئەی من چۆن خەبات بکەم ئەی چۆن شەو نخونی بکەم ئەی من چیم لە پێناوی ئاینەکەمدا کردووە ئەی من چیم لە پێناوی خەڵکەکەمدا کردووە ئەی من چیم لە پێناوی نیشتیمانەکەمدا کردووە ئەوە تا کابراایە کتێبێکی 500 لابڕی چەمبەرگی نووسیوە لەسەر بیرەوەریەکانی خۆی من مامۆستای ئاینی ڕادەسڵەشێنێ ئەبێت زیاتر وریابم ئەبێ کاتەکانم لەمە دو بە فێڕۆ نەدەم چونکە هەز بەرپرسیارەتیم دێنێتە ئەستەوە تا کەسێک کە سوزدەیەکی بۆ خوانە بردووە ئەم هەمووی پێشکەش کردو بە حسابی خۆی خەباتی کردووە ڕێز لە خەباتیشی دەگرم بەتەگە بە پاکی کردبێتی و خیانەتی تیانە کردبێت بەڵام ئەی من چیم کردەوەکو مامۆستایەکی ئاینی ئایا هەر خەوتم هەر داوەتم خواردووە هەر پڵاومدا ڕوخاندووە ئەی چیم بۆ ئەو خەڵکە کردووە کە چاوەڕی دەمی ئێمەیە کە چاوەڕی قەڵەمی ئێمەیە کە چاوەڕی قسەکانی ئێمەیە لە پەیامی خوا وەریگرین کەواتە ئەوەش سوودمان بووین دەی ئەوسا بە کورتی بە یەک دوو پرسیارمان ماوە چکە بەرەو کۆتایی بەرنامەکە چین پێم خۆش و باسی کللتوری خوێندنەوە بکەین چۆن خوێندنەوە بکەین بە کللتور لە سەرەتای منداڵیەوە یعنی چیت هەیە بۆ ئەو دایک و باوکانێک کە بتوانین ڕێنوێنیان بکەین بۆ بە کللتورکردنی خوێندنەوە دیسان دەگەڕێمەوە سەر ئەوەی کە ئێمە وەکو مامۆستای ئاینی قسە دەکەین لێرە ئێمە نەوەکو فەیلسوفی قسە دەکەین دکتۆرێک نە مامۆستایەکی زانکۆ من وەکو کەسێکی خزمەتکاری مزگەوت پەروەردەکراوی مزگەوت وتار خوێنێکی مزگەوت و خزمەتکارێکی مزگەوت حەز دەکەم ئەوە بڵێم ئێمە بەڵین مامۆستایانی ئاینی پێشەنگمانن بانەوەکانمان ڕۆڵە کوردەکانمان فێرکەین دەی ئێمە کە ڕاز دەکەین مامۆستایانی ئاینی پێشەنگمان بزانین مامۆستایانی ئاینی چۆنیان خوێندوتەوە ئاینی مامۆستایانی ئاینی دەخوێندنەوە دابڕاون ئاینی مامۆستایانی ئاینی گشتگیر خوێندویانەتەوە بەڵێ من عەز ئەگەر کات هەبێت چەند نمونەیەک عەرزی بکەم ئەو مەلایانی گشتگیر خوێندویانێتەوە و دەتوانین ڕۆڵەکانمان کوڕەکانمان کچەکانمان چاویان لێ بکەن هەم دینیان هەبووە هەم ژینیان هەبووە یەکێ لەوانە مەلای گەورەی کۆیەیە مەلای گەورەی کۆیە ساڵی 1926 لە کۆیە کۆیەکە شارێکی گەورە نەبووە لە سەدەدا دوو لە دەستیش بووە مەلای گەورەی کۆیە وەفدێک لە بەغاوە دێن لە وەزارەتی مەعاریفی ئەو کاتەوە
سەرپەرشتیارێکی پەروەردەیی و بە سەرپەرشتی شاندەکە بە سەرپەرشتی بەڕێوەبەرێکی گشتی وەزارەتی معارف لە بەغاوە دێن سەردانی مەلای گەورەی کۆیە دەکەن ساڵی 1926 کەسەی کتێبخانەکەی مامۆستا و سەرمێزی نووسینەکەی دەکەن چی دەبینن ئەوان وە دەزانن قورئانێکی پیرۆز دانراوە صحیحی بوخاری دانراوە تحفەت المحتاج دانراوە کە مامۆستا ڕۆژانەمە بەدەرز دەڵێتەوە بەڵام سەریان سۆر دەمێنێ مەلایەکی کورد لە شوێنێکی چەپەکە تقریبا نیمچە شارۆچکەیەکی بچکۆلە نەک پایتەختێک بێ نەشارێکی گەورە و پارێزگارێک بێ مامۆستا ئەم کتێبانی لەسەر مێزەکەی دەبێت حیات و ناپلیۆن سیر و تطور الأمم گوستان لۆڤۆن جمهورية أفلاطون علم طبقات الأرض روح الاشتراكية العقل الباطن كنووسینی فرۆیدا مامۆستا بۆ خاتری خوا ئێمە ئەمانەشمان هەر نەشدی و هەر نزای و نەشمان خوێندوێتەوە ئێمە زۆر جیاواز بۆ لە بیرکردنەوە زۆر جیاوازکەوەی کە ئەوان بیریان کردوتەوە مامۆستا دەفەرمێ براینە زانست میراتی بەشەریە هیچ نووسراوێکیش کە دەستم کەوتوی خوێندومەتەوە چکە مامۆستای جەلیزادە مامۆستا مەلا محەممەدی گەورەی کۆیە مناسبە بە مەلای گەورەی کۆیە دەفەرمێ باوکم مەلا عەبدوڵڵا یەک ئامۆژگاری کردم خۆزگە ئێمە هەمومان بە کوڕ و کچەکانی خۆمان ئەوە بوتایە ڕۆڵەوە سێت بێت تحقیری نووسراو مەکە هەرچی دەستت کەوت متاڵای بکە خاڵی نابێت لە فائیدە ئەڵە باوکم ئەو ئامۆژگاری کردم تاکۆتایی تەمەنی لەسەر ڕۆی ڕۆڵێکیان قەت هیچ نووسراوێک بەکەم مەزانە بە چاوی سوود سەیری مەکە یەکەم جا حکمی لەسەرامەدە بیخوێنەوە متاڵای بکە بێ سوود نابێت دەتوانم نمونەیەک بۆ جەنابەت باس بکەم الله درسي تحفة المحتاج مدوتوا كشرط منهاج على مذهب الإمام الشافعي ده درس بفقيه كي بجدري خلقي قلاص وأنا دوتوا الله لكاتي درس كذا باصي قتل بو للشريعة الإسلامية على مذهب الشافعي ده شيخ ابن حجر تحفة على فرمية أجر كسر كمك يكسر الزهري هنا وداي بكسر لدم وزهرك يدر خوارده دواتر كسرك بيمرت زهرك الزوزو كم بولوي بزيشكيوا ئەو کەسە واتە کارەکەرەکە ئەوی کارەکەی کردووە بەس دیەی دەکەوێتە سەر بەس خوێنبایی دەدا ناخوژرێتەوە دەڵێ ئەگەر کەسێک هات هەمان زەهری کەمی هێنا لە ڕێی دەرزیەوە لە دەماری مرۆڤەکەیدا لە پێستی داخستە سەریەوە شوێنێکیەوە پێی مرد ئەبێ بکوژرێتەوە ئەڵێ هەرچی دەکردم کرد خوایان باشە بۆ هەمان زەهرە هەمان بڕی کەمە لە دەمەوە بدرێ بە مرۆڤێک بیکوژێت قەتڵ یعنی دیەی لە سەرە کوشتنەوەی لەسەر قیساس کەسێ لە دەمارەوە لێدات بە دەرزی لێدا بە دەرمان بیداتێ لە سەری بدا لە سکی بدا لە ڕێی دەم پێستەوە بیداتێ ئەم زەهرەکەمە بیکوژێ قیساسی لەسەر تۆڵەکردنەوەی لەسەر کوژرێتەوە ئەڵە ساڵانێک مێشکم بەوە جەنجاڵ بوو بۆم لێک نەدەبەوە هەتا ڕۆژێکیان لە تورکیاوە گۆڤارێکم وە دە سەیریکە ساڵی بیستەکان گۆڤارێک بنێ لە جاو هیلالی میسری هەیە لە میسرەوە مامۆستای گەورە لە بۆ خۆیە گۆڤاری بۆ دواتر هاتووە لە تورکیاوە گۆڤاری مجلد ثروة فنون مجلد ثروة فنونی ساڵی 22 ئەوانە لە تورکیا بۆ هاتووە شۆڕشی هونەری باڵێ ثروة فنونی بۆ هاتووە لەوێ سەیرم کرد دوو دکتۆری جاڕاحی نەشتەرگەر بە شارەزا لە جسمی ئینساندا دوو پزیشک گفتوگۆیانە لەسەر ئەوەی یەکیان دەڵێ زەردێنەی هێلکە مادەی ژەهری تێدایە زەهری تێدایە ئەوەی تریان ڕەدیەداتەوە ئەگەر وا بووایە خەڵکی پاریسی فەڕەنسا لە بۆ ببرنای ئەوەندە هێلکە خۆرن ئەوەی تریان دەڵێن نا من بە بەڵگەی ئەوە دەڵێم زەردێنەی هێلکە زەهری تێدایە کاتێ بیخیتە سەر سوتایی و برین کێ مجەرعەتی پێدەکا و برینەکە دەکوژێەوە زەهرە دەرمانی ئەوەیە بەڵام بۆچی لە ڕێی معیدەوە ئەو هەموو هێلکە دەخورێ و ناشت کوژێ ئەوە ئەو زەهرە زۆر کەمەکە لە هێلکەکەدایە ئەو زەهری کە لە هێلکەکەدا زۆر کەمە کاتێ دەچێتە ناو گەدەتەوە بە گەرمایی گەدە و جگەر دەتوێتەوە نجاتە دەبێت لە ڕیخۆڵەکانەوە فڕێری مشکلە نییە بەڵام هەر ئەو زەردێنەیە بێنە زەهرەکەی لێ وەرگرە بیکە ناو دەرزیەکەەوە لە ڕێی دەمارەوە لە زەلامی دەدەیکوژێ ئەمجا من تێگەیشتم لەوی زانستیەوە شێخی ئیبن حەجەر لە تحفەدا کاتی خۆی کە ئەمەی فەرمووە هەموو قسەی زانەکانمان لە ڕووی زانستیەوە کراون کاتە ئەو گشتگیر خوێندنەوەی مامۆستا چاو لێ چەند سوودی چەند بڕوای بەبێ ئاینەکەی خۆی بە مەسەبەکەی خۆی زیاتر بوو ئێمە مامۆستا ئێمە چێمان هەیە قازی محەممەدمان هەیە کە پێشەوای کوردانە کە سەری یەکەم سەر کۆماری کوردستانە پێشەوە قازی محەممەد چی نەخوێندوێتەوە ئەزانی هەرمەلا بۆ 5 زمانیشی زانیوە جگە لە زمانی دایک بە 5 زمانی تر قسەی کردووە ئێمە ئاسام لە عەبدولکەریم مدەڕیسمان هەیە لەگەڵ ئەوەی شەریعەتی ئیسلام و تەفسیری بناوین بۆ قورئانی پیرۆزنووسیوە جەناب خوێندووتەوە شەرحی دیوانی نالی کردووە دیوانی مەحوی کردووە دیوانی مەولەوی کردووە چەند کاتی خۆی بەوانەوە خەریک کردووە ئێمە مامۆستا شێخ محەممەدی خاڵمان هەیە لەگەڵ ئەوەدا کە تەفسیری قورئانی هەیە پەندی پێشینانی هەیە
یەک مەوسوعی گەورە لە سەپەندی پێشینانە، یەک مەوسوعی گەورە لەسەر ناڵەی دەروونە کە کاتی خۆی لە گۆڤاری ژیان و ژین هەنووسیوێتی. ئەمانە مەلا نەبوون، جبە مێزەریان نەبوون، خەتیبی مزگەوت نەبوون، پێشەوای ئومەتێک نەبوون، زانایانی کەموێنە نەبوون. دکتۆر مستەفا زەڵمیمان هەبوو، مەوسوعەکەی بخوێنەوە، چەندی باسی قورئان و باسی یاسایە، چەندی باسی پزیشکیە، چەندی باسی کێشە کۆمەڵایەتیەکان، چەندی باسی زانستی دەروونناسیە. مامۆستا شەماڵی موفتی بە ڕەحمەت بێ، مامۆستا شەماڵی موفتی چەندێ باسی قورئان و حەدیسی بۆ خەڵک دەکرد، چەند جوان بۆ دەبوو فڵان گۆڤارە لە فەڕەنسا دەرچووە خەڵکی ئەو بە ئینگلیزیەکە دەیخوێندەوە بۆ خەڵکی دەکرد بە کوردی. چەندە ڕۆشن بیران لە دەوری کۆ دەبوونەوە، هەموو تەنانە مناڵەکان حەزیان لێ بوو. کەواتە دەتوانم بڵێم ئێمە هانی منداڵەکانمان بدەن، هەمان وەسیەتەکەی مامۆستا عەبدوڵڵای جەلیل بکەین کە بۆ مەلا محەممەدی کوڕی کرد ڕۆڵێکیان نووسرا و تەحقیر مەکە، هەرچی دەستت کەوت بخوێنەوەکەوە لە ڕۆژنامەیەکەوە لە لاپەڕەیەکەوە بە هەند وەریگرە، دڵنیا بە سوودی دەبینی. بڵێ هەم دەبێتە جێی سەرنجی ئەو نووسەرش کە ماندووبوونەکەی بە فیڕۆنەچێت هەمیش خۆش سوود لێ وەرگرت لە هەموو بوارەکانەوە سوود دەدر، وەکو هەنگەکەەوە بە کە پێشتر باس لە هەموو گوڵەکان سوود وەرگرە و ئەوەی کە بە کاڵک نەها دواتر وازی لێبێنە هەمویان بکەشانە هەنگوینێکەوە و پێشکەشی بکە. مامۆستا تاکو ئێستا چەند بەرهەمی چاپکراوتێ؟ ئەوەی کە تا ئێستاکانە لە بەردەستا بەلحەمدوللا 25 کتێبم هەیە. 25 کتێب. پێم خۆش وەڵا باسی هەندێکیان بکەین لێرە ئەگەر یەکەم کتێب ئەم کتێب بە جوانەی کە لە بەردەستمانە زامیش یەکەم جار ویستم باسی ئەو بکەم، یەکەم کتێبە دڕات لێ لە چاپکردن و لە ناوەڕۆکی و باسی چی دەکات؟ ساڵی 2005 چاپی یەکەمی ئەم کتێبەم نووسی، دین و ژین. ئەمە تەفسیری دوو ئاەتی سوڕەتی ئەلئەنعامە. بەڵێ دین و ژین لە ژێر ڕۆشنایی ڕاستپاردەکانی ڕەب العالەمین. هاتم ئەمە هەر بیرۆکەی خۆم بوو، بەم شێوەیە نامەکانی خوایە بۆمان. سەیری کرد لە یەک دوو ئاەتی قورئاندا خوا باسی هەموو دینمان بۆ دەکا، عەقیدە لا توشریک بالله شەیئا، باسی ژینمان بۆ دەکا، لەگەڵ دایکت چۆن دەبی، لەگەڵ باوکت چۆن دەبی، لەگەڵ مناڵت چۆن دەبی، لەگەڵ داوێنت چۆن دەبی، لەگەڵ دراوسێکانت چۆن دەبی، لەگەڵ هەتیوان و بێباوکانت چۆن دەبی، لەگەڵ ئەلی بازاڕت چۆن دەبی، لە قسەکردن و گفتوگۆدا چی دەڵێ، یعنی یەک پێیان داهاتووە چۆن لە کاتی دادوەری لە بینی دوو کەسە بەدادپەروەرانە بڕیار دەدەی، چۆن ئەم ڕێباز ڕاستە لە کۆتایی وأن هذا صراطي مستقيما خەڵکی ئەمە ڕێبازی ڕاستان دۆزیوەتەوە بەری مەدەن هەتا ئەو سەری دەتان باتە بەهەشتەوە. هاتم ئەو ئاەتان وەرگرت، ئەم کتێبەم لەسەر نووسی، ناوم نا دین و ژین. ئیسلامی ئێمە هەر دین نییە، هەر تقوسات نییە، هەر نوێژێک نییە، ئیسلامی ناوم کایەکانی ژیانیشە، هەر یەک ئاەتی قورئانیمەت پێ دەڵێ. لەدەرمە دەستم نەکرد بۆ بەرنامەکەی استنساخێکمان لە بەڕاکێشە 2000 چاپکرایەوە لەخوا بەزار بێ، بەم شێوەیە دەرچوومە یەکەمین کتێب و یەکەم بەرهەمە بردەوە دە کتێبەکانی کە دەرچوون. ئەم کتێبەت بازە چیەکە؟ ئەم کتێبەکان سێوان بە ناوێکی خۆیان هەبێ. باغی سێوان نازم پێش ئەوە دوو کچم زۆر جوانە بەرکەی ئاسوودەم هەیە کچە گەورەکەمات دوو کتێب لەبەر ئەو وەزم لەو بەردانراون کتێبی ئاسوودەی ئیسلام نووسی. خۆشەویستی کچەکەم ناوم نا ئیسلام چه ئاسوودەیەکی بۆ مرۆڤایەتی پێ. کچی دووەم کە لەدایک بوو وەکو شادمانی لە دایکبوونی دوو کتێبی گەورەم نووسی 1000 شتێک لاپەڕەیە بە ناوی ئەڤینی ئیمانەوە، کچەکەم ناوی ئەڤینە. خێزانم ناوی سێوەیە بۆبوونەکانی کە کاتەکانی خۆم بۆ ئەوی ژنەمان باخی سێوانم بە ناوی جوانە بیرکردنەوەی جوانە وەڵاو تایبەت لە بەرگەکەشیان نووسیمان نووسین وەکو باخێک وایە کە نەمامێک ئەنێژی ئەزانی چەند ماندوو دەبی، هەتا ئەم نەمامە گەورە دەبێت وردە پێ دەگا، دواتر بەرهەمی دەبێت، دواتر لی دەفرۆشی، بەڵام دواتر کە باخەوان دەچێتە ناو باخەکەیەوە هەموو ماندووبوونەکەی لەبیر دەچێت. ئەمە تقریبا زیاتر لە 2 دانە ساڵ من لە دوای گەڕانەوەم لە کار و شەو نخونی بێجاتی گەڕان و سەردان و سەیران و تعزیە و هات و چۆسی لێ ڕەحم و هەمومان وازی هێنا بە قوربانیم کتێبەمان کرد. سێ بەرگەما مستەوانیە؟ سێ بەرگە بەڵێ. تەسەلسولی ناوەڕۆکی بەرگەکانت چۆن داناوە؟ ناوەڕۆکی بابەتەکان ویستمە شتی تازەیان تێدا بێ، ینی بۆ نمونە بەرجی یەکەم چییە؟ زیاتر بۆ ڕەنگانەش داناوە، ینی بۆ نمونە لەبەرەوە باخەکان دەبێت تەقریبان هەمە ڕەنگ بن. بەڵێ باخ هەروایە بەڕنگێکەوە وامزانین لەبەر ناوەڕۆکی کتێبەکەەوە باخەکان هەمە ڕەنگن. بەڵێ ڕنگ بە ڕنگێکەوە بین نین. سێوی سوورمان هەیە، سێوی زەرمان هەیە، سێوی سەوزمان هەیە، ڕەنگا ڕەنگن باخیش بەگشتی هەمە ڕەنگە باخە. اینجا پاشان بەرگی یەکەمی تقریبا لە سێ زیاتر گەمژەیە. من کاتی خۆی کتێبێکی ئیبن جەوزیم خوێندەوە ئەخبار الحمقى والمغفلین، بەسەرهاتی جەل و گەمژەکان بڕوان پێ بکە تەنها یەک دیار میسفادە لێکرد لەو کتێبە، یەک دیار ئەویش ناونیشانەکەی بوو. دواتر هاتم مرۆڤ بەچی گەمژە دەبێت، مرۆڤی ئەم سەردەمە هاتووم لە پێش هەموو شتێکەوە ڕەخنەم لە ئاین گرتووە. ئاینێکی سەقەت ئەگەر بە وریاییەوە لە قورئان و سونەت لە ڕۆحی قورئان لادا لە جیاتی مرۆڤ ڕۆشنبیر کە ئەو پڕی گەمژەی دەکات.
ئیتر نمونونەکان دواتر خوێنێ دەتوانێت نیچەش مامۆستا نیچەش وتەیەک هەیە لەسەرەوە لێ ڕاکەن جەهلوا بە دوامانەوەیە ئایا ڕێژەی ئەو جەهل و بیرکردنەوەی نیچە لە کۆمەڵگەی ئێستا بوونی هەیە یاخود خەڵکەکە تێدەگەن بەڵام ماندوون لە خوێندنەوە یاخود ماندوون دەبل لایانی ئابووری یان کۆمەڵایەتی کۆمەڵێک کێشە و معاناتی ڕۆژانە مامۆستا جەمال دنیا جیهانێک بەڕێوەی دەبات جیهانی سەرمایه‌داری کە معلومی جەنابەت و بیدارانیشە جیهانی سەرمایه‌داری ئاواتی ئەوەیە مرۆڤ گەمژە بکرێ ئاواتی ئەوەیە مرۆڤ ماندوو بکرێ لە پێناوی کەسانێکدا کە بگەن بە ئامان سیاسی ئابووری و مەرامەکانی خۆیان ئێتر مرۆڤایەتی چی لێدێ تۆ کاتێک کە هۆشیاربی ناچێژێتە سیری ئەوانەوە کاتێک کە پشوو ئیسراحەتت هەبێت ناچێژێتە سیری ئەوانەوە کەی کە مرۆڤ عەقڵی لەدەستدا گەمژە بکرێ بێهۆش بکرێ جێش بکرێ و پاشانیش کە ماندوو بکرێ لە پێناوی پاروێک ناناڕاکە جامت بەرگی دووەم تەواوکەری بەرگی یەکەمە کاتێک کە گەمژەیەکان مرۆڤ گەمژە دەکرێ برسی دەکرێ ماندوو دەکرێت قەیرانە داراییەکان دێتەوە بەرگی دوم زیاتر لە باخی سێواندا باسی قەیرانی داراییەکە خی گەورە ڕزەوی ڕاخستووە ئەو هەموو سەرۆت و سامانە بە درێژایی زەمان و زەمین سفرەی خوا لە ئاسمان و لە زەویەوە بۆ خەڵک ڕاخراوە بۆچی ئەم هەموو مرۆڤە برسیە بۆچی من لە کوردستانە هەز بە کەمی موچە بکەم بۆچی هەز بە قەیرانی دارایی و جیرفان بەتاڵی بکەم بۆی کاجاوە کابرا کتێبێک دەخوێنێتەوە سێگە و کە خوێنەرە نیەتی پێی بکڕێ نووسەرێک کتێبێکی پێچاپ بکە بۆ لە کتێب لە شتی تردا داراییەکە بە بەلاش سەر دەکرێ هاتوین لە بەدرێژی ڕخنە لە خۆگرتن ڕخنە لە خێزاگەتان ڕخنە لە دەسەڵات و حکومەتگرتن و لە پرۆسەی ئابووری هەمومان باس کردووە لە جاری سێەمدا باسی ئەومان کردووە خەڵک کە ئەم دوانەی هەبوو گەمژەی عەقڵی جیرفانی بەتاڵ کێشەی دارایی ماندوو دەبێت تووشی نەخۆشیە دەرونیەکان دەبێت تووشی خەمۆکی دەبێت تووشی قەلەقی دەبێت تووشی وەسواسی دەبێت ئەی ئێمە چارەسەرمان پێ بوو ئەمە لە ڕووی قورئان و سونەتەوە لە ڕووی تێگەیشتن لە شەریعەتەوە باسی خەمۆکی باسی چارەسەرەکانی باسی دڵاڕاوکی و چارەسەرەکانی باسی گەشتبینیکردن دیسان دنیایەک نیشان نەدەین بە خەڵکی وریابین هەمومان گەمژەین هەمومان جیرفانمان بەتاڵە بە تاماوین بە هەژاری دەژین نەخێت هاتوین لە کۆتاییدا گەشتبینی بدەین بە مرۆڤەکان ئەبێت دنیا جارش کە گۆڕانکاری بەسەرا بێتەوە و هەموو پەردە تاریکەکان لا بدەن و تاریکەکان بڕەونەوە ڕۆشنایەکان بێنەوە شوێنی مامۆستا لەسەر ناوەڕۆکی بەرجیەکەمت کە باسی گەمژەی دەکەی ئایا لە ڕێگەی خوێندنەوە لەو گەمژەیەتە ڕزگارمان نابێت و جگەلەوە ئێستا کۆمەڵێک گەنجمانەیە کە باسی لایەنە ئابوووریەکەی دەکەی لێرە باسی لایەنە ماندووبوونەکەی دەکەی بۆ نمونە بای ئەوەی پێنیە کە گەدەی خۆی پێتێرکە ئەی چۆن عەقڵی خۆی پێتێرکە ینی بتوانێت کتێبێک بکڕێت شەک نییە مرۆڤایەتی هەموو کات کتێبخانەیەکی گەورەی لەبەر دەستا بوو بێ بە دڵنیاییەوە ئەگەر دەتەوێت کەسێک ڕزگارکەی لە مەینەتی پێشەوەی پارەی بدەیتێ هەوڵ دەفێری خوێندنەوەیکە ئەوە شتێکی سەلمێنراوە ئەگەر کەسێک زۆر مەینەتدار بوو من خەڵکێکە بۆ زۆر خەمبار وتێتی بڕوان پێکە شان خەوم لێ ناکەوێت وتمە لە جیاتیوی لەسەر جێگا بەسەی فەیسبووکەی سەی بیر بکەیتەوە دنیا و شەیاطین وەسوەسەی خراپ خاتە مێشکتەوە کە دنیا لەبەر چاوڕەشکا و بەیانیش بەر ڕۆژێکی ڕەش ببینی وەرە شەوگار بخوێنەوە با بە سە کتێبەکەەوە خەوت لێ بکەوێت بەیانی هەڵدەستی مێشکێکی ئیسراحات خەوێکی خۆش ئارام ئیتر بیرن ناڕە بەم لاولادە ئەگەر دەتەوێت کەسێک ڕزگارکەی وەرە فێری خوێندنەوەیکە ئەگەر دەتەوێت کەسێک ڕۆشنبیرکەی میلەتێک ڕۆشنبیرکەی وەرە فێری خوێندنەوەیکە بەڵام شەرتیش نییە باسە ئابوووریەکە شەرتە من حەزم زۆر لەم کتێبەیە ناتوانم بیکڕم حەزم لەو کتێبەی تەفسیرەیە و بەڵام مامۆستایەکی ئاینیمان هەیە ناتوانێت بیکڕێ ئەوە لە دواترا خۆکارەکانی ئەوەی کە من دەستم کرد بە نووسین بەتایبەت لە بواری ئاینیەکاندا لەگەڵ ژینەکەدا چی بوو دێنە سەری ئینشاڵڵا وەڵامی دەمەوە ئەگە پرسیارێکی ئاواتان هەبوو بەڵام دەکرێت مامۆستا دەکری ئێمە ئینسانی برسی ئەگەر نان و کەبابی دەست نەکەوت لە فەیەک دەخوا ئەگەر لە فەی دەست نەکەوت نان و ماستێک هەر دەخوا دادەنیشی ئا ببێ خۆراک هەوڵێک هەر دەدا تەنانەت جاریوار تووشی پەنا بەخوا سوالکردن دەبێت لە پێناوی گەدەتێکردنە ئەگە کەسێکی شەیدای خوێندنەوە کتێب بێ من نمونەیەک عەرزی جەنابتان کەم بۆ ئەم کوردستانە پڕ بوو لە کتێب یەکێک لە بەرهەمەکانی ئازادی بە هەموو کەم و کوڕیەکانەوە لەم 30 ساڵی ڕابردوودا یەکێک لەو شتانەی کە ئازادی کوردستان و خەڵاتی خوا بەسەرمانەوە بوو لە دوای پرۆسەی بڵین بڕاپەڕینی هەرێمی کوردستان و لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە دەرگای کوردستان و عێراق بەڕووی جیهاندا کرایەوە بۆ کتێب ئێمە کوا لە کوردستانە لە هەولێرە پێشەنگەی نێودەوڵەتی کتێبمان کوا مامۆستایەکیانی لە 15 کتێب 30 کتێب زیاتری هەبوو ئێستا ئەو هەموو کتێبخانێک کە تۆ دەبینی بەرهەمی ئازادیە زانست لە ناو ئازادیدا پێش دەکەوێت بینت چۆنە لەگەڵ تەکنەلۆژیا لەگەڵ مۆبایل و لەگەڵ کتێبی ئەلکترۆنی
ناقزیەکە چکە من نە موبایلم هەیە هەر موبایلم لە جیفانە نییە لە ماڵیشەوە نیمە فەیسبووکم نازانم زاری دەمە فەیسبوک دەبێت چی بێ بێت چۆن هیم بکە موبایلەکەی زیری خۆتم دەیتێ نازانم ناوی خۆمی لەسەر بنووسم موبایل و تەکنەلۆژیای نوێ و تەلەڤیزۆن و سەتەلایت و هەرچی پێی بڵێ نەک سفرە ناقزیەکیشە وتارێک تێ وتارێکی ئاینی لەسەر عەقڵ میوانە من جملەوە بووە لە بەسیدی باسیەوەکەی لە ناو عەقڵ میوانە باسی کتێبی ئەلکترۆنی و سەر میمۆری و سیدەکان لێ دەیان کتێبەی لەسەر ئەتوڕات چۆنە ینی بیر و بۆچوونی بەڕێستان چۆنە لەسەر خوێندنەوەی کتێبی ئەلکترۆنی واتە لاپەڕەت و هەڵەبژێریان کتێبی ئەلکترۆنی ئەگەر کار لەسەر تەکنەلۆژیا بکرد بە دژمنی ئەو شتەیە کە نایزانێ منیش بە حکمیەوەی بۆ خۆم نە لە کۆمپیوتەرە زانم لە نە موبایلە زانم تۆڕی کۆمەڵایە هیچم لەسەر شاشەی بۆ دەخێنەوەکەواتە نەزانم بەو بوارە مە دوژمنیشی حەزم پێی نییە ئەوەی چێژی لێ وەردەگرم لاپەڕەکانە لاپەڕەکە لەبەر چاوم نەبێت چێژ لێوە ناگرم بڕوا بکە مامۆستا جەمال جار هەبووە 4 دانە سەعاتی تەمەنم شەوگارێک لە 8 شەوەوە بۆ 12 شەو بە دوی تەخریجی فەرمودەیەکە گەڕاوم خۆ ئەمە لە ڕووی تەکنەلۆژیای نوێەوە دەتوانانی لە ماوەی چەند چرکەیەەکە سێرچکەی دێتە شاشەکە بۆ تو پێویست بە هەموو عزیێتە ناکەم بەڵام گەڕانەکەم بە فیڕۆنە چووە لە ماوەی ئەو 4 ساعتەدا دەیان شتی ترم دۆزیوەتەوە خێرا لای خۆم تۆمارم کردووە کە لە کاتێکم بە دوی تەخریجی فەرمودەیەکە گەڕام دامز ئەم فەرمودە سیحەتی چۆنە لە کوێدا هاتووە چۆن ڕیوایەت کراوە لەسەری قەرزار نەبمەوە بەڵام ئەوەی کە دەزانم خوێندنەوە لە هەر بوارێکە بە هەر سوودی هەیە کەسێک کە ناتوانێت کتێبەکە بۆ کڕێقەیچەکە با بخوێنێتەوە بەڵام وەسێتم ئەوەیە خەڵک پەنا نەباتە بەر ئەو هەڵەیە کە مامۆستایانێکی هاوکارم هاوپیشەم بە منیان وت کە تۆ گرەوت بەوە بندەوە کە کاتی خۆی پەناد نەبردە بەر کۆمپیوتەر و بە ئەنتەرنێت و فلان سایت و فلان سیدی کتێبخانەیەکی تێدا بەقەدەر هەموو نووسنگەی تەفسیر دەبێت با بە هەر پێویست ناکە کتێب بکڕی وتیان وڵی نە کتێبخانەکەمانما نە لەوەش سوودمەموین گەڕین بە دوی کتێبێکە چوینە سەر سایتێکی ئەنتەرنێتەوەوانە ڕای کێشەی وەختی ئەزانم بەری بەیانی خەبەرم بووەتەوە هیچیشم دەست نەکەوت و هیچیشم بۆ نەخەوت ئەوەش بەشێکی نووسەرەکانی سارد کردوێتەوە لە چاپکردنی کتێبەکانیان بۆ یەکجاری ئەبێ مامۆستا جەمال جارێک کە دڵنیا بە خەڵک دەگەڕێتەوە ڕاستیەکانی بۆ دەردەکەوێتەوە ئەگەڕێتەوە پەنا بووە چێژی کتێب دەبا کتێب هەرەوەی کە بەدەستەوەی و خۆی بەرەکەتە وتمان سەرەتای بەرنامە خۆی گەورن قورئانی پڕ بەخشش و پڕ بەرەکەتی ناوناوە ئەلکیتاب هیچ شتێک شوێنی کتێب ناگرێتەوە حتا ڕۆژی قیامەت ئەبێ کتێب هەر بمێنێ ڕەن بە لە زەمانێکا زەعیف ببێ و تەکنەلۆژیا و خەڵکی هیشکا زاریوە پۆزی پێوە لێدا لەسەر شاشەشت دەخوێنێتەوە بەڵام وەختێ بۆی دەردەکەوێت نە هیچ شتێک تام و چێژی کتێب و ناو کتێبخانەی نییە بڵێ ئەمەسا لە کۆتایی بەرنامەکەمان دوو بڕگەمانەیە بڕگەیەکیان دیارە کە بۆ بەڕێز بەرنامەی لاپەڕە پێما خۆش بوو مەکەمان کۆتایی پێ شوێنی ترمان نەماوە ماوە چین ئێستا من هێشتا بەزەوە لێرە کۆتاییەکەیەتی نانا مامۆستا و کتێبە دیاری بەرنامەی لاپەڕەیە بۆ بەڕێستان هیوادارم بیخوێنەوە و سوودی لێ ببینن سیستەمی ئابووری لە ئیسلامدایی مامۆستا ناسر سوبحانیە هەزار ڕەحمەتی لێ بێ و جێگەی بەهشتی بەریم بێ مامۆستا زۆر کەس لێ شارستانی زۆر کە لە شارستێنی من خەڵکی گوندێکی بچووکم ناوی شارستێنە نەک شارستان بەڵێ شارستانێت یعنی مەدەنی زۆر کەس بەلێ شارستانی بەس ڕاستیەکەی ئەوەیە گوندی شارستێن گوندێکی زۆر مێژوویی زۆر کۆنە بپێی ئەو شوێنەواری کە لە دەوری گوندەکەدا هەیە و دیارە زەمەنی چەندین هزار ساڵی بۆ دەگەڕێتەوە من خەڵکی گوندی شارستێنم ئاسەفاتی حیشمان زۆر بوو تر شارستێنەکە بەسەر من دابڕا بۆی لە فاتحەکانی جیاوەکرێتەوە وەڵێ مامۆستا کتێبە سپاس بۆ ئەم دیارە بە نرخە لە نووسینی زانای پایەبەرزی کورد ڕۆشنبیری کورد بە گەنجی وەفاتی کرد و شەید کرا مامۆستا ناسری سوبحانی هەزار ڕەحمەت لە گۆڕی پیرۆزی بێ لە ڕۆژهەڵاتی کوردستان دین و ژینی خەڵکی بوژاندەوە بەڵام لەداخەوە نارەکانمان نیان هێش زۆر بژی ئینشاءالله جێگای بەهەش بێ سوپاس بۆ جەنابتان بۆ ئەم دیارە بە نرخەوە بە هەرکێکتان خستە سەر شان دەبێم کتێبام و خوێندرێتەوە چونکە ئەو کتێبی کە خۆت بە پارەی خۆت و بە مندوبوونی خۆت دەیکڕی ئازادی لەوەی ڕەنبێت ئەم ساڵ نایخوێنەوە ساڵی خوێنمەوە یان جاری وایە کڕیم و هەر نەم خوێن بێتەوە بەڵام ئەو کەسەی کە کتێبێکت بە دیاریە داتێ
قەرزاری دنیا و قیامەتی دەبی ئەگەر لەبەرگەوە بۆ بەرگ نەیخوێنیتەوە چونکە ئەو کەسە هەموو ماندووبوونی خۆی دارایی خۆی پێشکەش بە تۆ کردو بە بەلاش تۆ تەنها ئەوە لەسەر بخوێنیتەوە ئەگەر تەنها داینی لە کتێبخانەکە تا نەیخوێنیتەوە ئەبێ مەسئولیەتێکی گەورە هەڵگری ڕەنجی خۆت بە فیرۆدا و ڕەنجی ئەو کەسەش کە ئەم دیارە بە نرخەکەمە گەورەترین دیارە سوپاس بۆ سپاس مامۆستا بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ ماندووبوونی بەڕێزت کە تا ئێرە هاتی و لەگەڵمان ماندوو بوو ئەمڕۆ زۆر مامۆستا یەک بڕگەی ئەخیرمان ماوەی بەرنامەکە وێنەیەکمان لایە پیشانی بەڕێستی دەین نیشانی بەڕێستی دەین بە بەڵێیان نەخێر دەیناسییان نایناسی بە زەوەندەیە مامۆستا وێنەی نووسەر و کەسایەتیەکمان پێمان خۆش بوو نیشانی بەڕێستی دەین بزان دەیناسی ئەم پیاوە بەڕێزە نازانم نووسینیم خوێندۆتەوە یان نە بەڵام وەکو ئەوەی کە بیناسم بە خزمەتی نەگەیشتم نایناسی خزمەتی نەگەیشتم ڕۆبەڕوو چەندین جاریش بووە بەرهەمی زانایەک شاعیرێک نووسەرێکم زۆر خوێندۆتەوە کەوتویانەوە فڵان کەسە سەر مسڵماوە چونکە من بۆ خۆم کەسێکم زۆر کەم تێکەڵاوی خەڵکم لەوەی لە ئاستی تەمەنەکەش وێنەکە جیاواز بێ نەیناسیتەوە شێوەی گۆڕابێت هەر بە خزمەتی گەیشتە بم ئەتر بەرهەمیم خوێندۆتەوە ئەگە دواتر بیناسم ئەوە ڕەن بێ بڵێ مەڵە ئەو پیاوە بەڕێزە چییە زۆر سپاس مامۆستا بینەرانی خۆشەویست بۆ ئەوەی ئێوە و مامۆستاش ئەو کەسایەتیە بناسن چاوەڕوامان بن لە بەرنامەیەکەی لاپەڕە سوپاسانەکەین کاتێکی باش بۆیەوە.